سەرکەوتنە گەورە و مێژوویەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان چین و توێژەکانی دڵخۆش کردووە بە تایبەت کە سوکاری شەهیدان و دۆست و ئەندام و لایەنگرانی ئەو هێزا ڕایدەگەێنن کۆی و یەکێتی دوانەیەکی لێکداونەبراون و هەمیشە بە قەڵای سەوز ماوەتەوە و دەمێنێتەوە. ئەم سەرکەوتنە پیرۆز دەکەمە تاوای خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی کۆیە، چونکە بەڕاستی ئەم جارە کۆیە سەرماندی کە شاری مامزەلالە هاتنی سەرۆک باڤێڵ بۆ کۆیە، بەڵێنەکانی بۆ کۆیە، دووبارە گروتونیشتی خستەوە ناو جەماوەری کۆیە و بۆیە کۆیە دووبارە بڕیاریدا کە چۆن لە ڕابردوو سەوز و خۆش بووە هەروە سەوز خۆش بێ، بۆیە پیرۆزبان لە هەموو لایەک. سەرەتا ڕوحی سەرۆک مامزەلە شادبی پیرۆزبای گەرمان لە کە سوکاری سەربەت شەهیدان بەەوە سەرکەوتنە مەزنە دیارە و سەرکەوتنە مەزنی ئەو زارە زۆر جیاوازە لە جارەکانی کێ چشمێک کوردستان گروتینی زیاتریدا بە خەڵکی کوردستان بە تایبەتی سەرۆک باڤڵ لە کەرنەڤاڵەکانی وەی کرد کە ئەو زارە چشمێک کوردستان بسە خۆراقێکە و ئیبادارم لە ئازم متمانەی بیتەوە بتوانین خزمەتی زیاتری کۆمەڵای خەڵکی کوردستان بکەین. شارەکەی سەرۆک مامزەلال نەیارانی تووشی شۆ کرد کە بەدەنگەکانیان بوون بە شکێنەری فکری ئەو هێزانەی نیازی برنەوەیان هەبوو لە هەڵبژاردننی ئەم جارە. لە دوای ماندووبوونەکی زۆر 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 سپاس لە خوای گەورە، دوای زۆر سپاس لە بۆ بەڕێز کاک تەحسین کە بە بەرنامەی نوێ و کارێکی نوێ توانیمان هەموو کۆیە سەوز پۆش بکەین. ئەو شۆ زۆر زۆر پیرۆزە لە هەر هەموو یەکێتیەکان ئینشاڵڵا لە هەر هەموو کوردستان سەرکەوتن بەدەستێنین. وەڵڵی نازانم بە چ زمانێک قسە بکەم بەڕاستی تەناوەندەی دەرێم پێشەچی پیرۆزباوی لە سەرجەم دەنگدەران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم، پیرۆزباوی لە هەموو ئەو برادران دەکەم ئەوەی زۆر زۆرماندی بوون بەڕاستی کاکاروە نازانم بە چ زمانە قسە بکەم، ڕۆژێکی مێژووی بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان. زیاتر لە 20,000 دەنگ کۆی دەنگەکانی یەکێتین بەراورد بە هەڵبژاردننی خولی پێشووی پەرلەمان دەنگەکانی دوو هێندە زیادی کردووە و بەیانی ڕنگ و دەنگی سەوزیان بۆ سەرۆک بافڵیش دووپات کردوتەوە لا قەزای کۆیەوە کاروە نازم کەناڵی کەرکووک